پاڵەوانێتی فێرگەکانی کوردستان بەردەوامیەیە و گروپی هەولێر بە بەشداری 15 فێرگە لە سنووری هەولێر و دەوروبەری ماوەی 10 ڕۆژ یاریەکانیان بەردەوامی دەبێت. لە کوێ هێشتا فێرگەی بەشدار بوو لە پاڵەوتنی خولەکە لەسەر جەمشارەکانی هەرێمی کوردستان. لە کۆتاییدا 12 فێرگە دەگەنە قۆناغی کۆتایی کە 4 فێرگە لە هەولێر دەبێت لە کۆی ئەو 15 فێرگەی بەشدارن. لە گروپەکەدا لە گرنگترین ئەنجامەکانی ڕۆژی دووەمی پاڵەوانێتیەکەش فێرگەی یانی بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتنی بەسەر جیان تۆمار کرد و فێرگەی یانی کوێژ بە گۆڵێکی بێوەڵام لە بنکەی وەرشوو لاوانی هەولێری بردەوە. فێرگەی ئاڵاش سەرکەوتنی وەسەر فێرگەی دوا ڕۆژ تۆمار کرد 4-1 و بنکەی بەحەرکەش بە لێدان یەکلایکەرەوە لە فێرگەی فاسلینکی بردەوە. سەرفەر شاری پاڵەوانێتیەکەش ئاماژەوە گرنگیە و تەمەنە دەدات بۆ ئەوەی بۆ یانەکان زۆرترین یاریزان پێ بگەین. لە شاری هەولێر 15 فێرگە بەشداری کردیا. ئەو 15 فێرگە لەو 15 فێرگەیە 4 فێرگە بەسەر دەکەویلۆ خولی فێرگەکانی کوردستان. ئامانجیشمان لەو فێرگەوەی پێگەیاندنی یاریزانە تاکو ئێمەش بتوانین نەوەک یاریزان لە دەرەوە بکڕین، یاریزان بفرۆشین وەکو دەوڵەتانی تر. بەڕاستی لەم کات ساتە نزیک دەبینەوە لە کۆتایی ساڵی خوێندنی قوتابخانەکان. پێمان باش بوو وەکو سەرجەم ڕاهێنانی ئەکادەمیەکانی فێرگەکانی پاڵەوانێتی خولە عەزمان دەکرد زیاتر ئەم خولە لە کاتی پشووە بۆی بمانتوانی بە زیاتر دەرفەتی زیاتر بە یاریزانەکان بدەن، چونکە ئەمە یاریزانمان هەیە بەڕاستی زۆر یاریزان لێ هاتوونە. باوکەکان دایکان ئیزن نادەن بە عوتمیکە زۆربەی لەناو ئیمتیحانەکاندانە، بۆیە من عەز دەکەم وەکو ڕاهێنەرێک لە کاتی پشووەکان زیاتر ئەو خولانە بکرێتەوە. مهمی ئەم خولە بەڕاستی دەکرێتەوە سەر ئەوەی کە لە بە یاریزانی دەرەوە نەبێت. پێویستمان بە یاریزانی خۆمان بێ، خۆمان بتوانین یاریزانی خۆمان پێ بگەنین بۆی لە داهاتوودا سەرمان پێ بڵم بیتن.